بالنسبة لزراعة اللهانة نبدأ بزراعة الحبوب في المشتل، في الطبق يعني بالمشتل، وورا 6 أسابيع ننقله للحقل، وبعدين يبقى تربيته مدة 3 أشهر من درمان أو تنظيف ولحد ما يجلس فيها لمدة 3 أشهر ننزله للسوق. الري بالنسبة للري أول ما ننقله بالحقل كل 3 أيام أو 4 أيام حسب الظروف الجوية، إذا كان الجو حار أو بارد يعني درمان كل أسبوع نعطي درمان حشري درمان حشري. لكن المشكلة إنه السعر ما موجود بالسوق بسبب الحدود مفتوحة والاستيراد ودعم حكومي ماكو الفلاح، لا درمان لا كيمياء ولا شيء. إنتاجي مرة واحدة يعني بالنسبة للهانة والقرنابيط إنتاج مرة واحدة يعني بالموسم، بس هو ينزرع على شكل وجبتين في الموسم يعني مدة 3 أشهر من يجهز تبقى تحصد به لمدة حسب نوع الكمية الموجودة اللي مطلوب تنزل السوق، يبقى حد مدة شهر تنزل به السوق. بالنسبة للتكلفة الدونم الواحد تقريبا حوالي 750 ألف يكلف الدونم. والله استفاد يعني لا الحمد لله خسارة ماكو، لكن الاستفادة كلش قليلة بسبب قلت لك الحدود مفتوح والاستيراد، وسبب الدعم الحكومي ماكو. هەموو بەرەوم کشتکاڵەکان ئەتوانین بڵێن لە گەرمیانە ئەبێ بە زۆربەی. بۆ نمونە ئەمڕۆ بەرهەمێکی جوانتان پێنیشاندن ئەوش لە هانەیە بە هەردوو ڕەنگەکەی وە سپیەکە و سوورەکە، جگەلەوە کە خۆمان پێڵێن کەلەرم و هەروەها کاهوشە بێ لە مەنتیقە قڕنابیت. هەر ئەم جوتیارە کە لێرە وەستاوین 3 ساڵە بەردەوامە ئەم کەلەرمە لێرە ئەکا. ساڵانی تریش دەچێنە کێڵگەمان بووە لە ناوچەی داودەش زنانە کە بە 8 بە زیاتر لە 8 بەس کاهویان کردووە. هەر ئەم ناوچەیە ئەتوانین بڵێن دەیان جۆر تریش جگە لەوەی کە وەکو بیبەر و تەماتە و خەیار و بایجان و کولەکە و ئەو شتانە ساڵانە ئەکرێ. بەڵام ئەم جوتیارە هاتووە شتێکی تازەی کردووە، حەزەکە بیرۆکەی لەهانە و قڕنابیت و ئەو شتانە لێرە بێت بیچێنێت و بە جوانیش کەشواواکە گونجاوە لەگەڵیا نەجەحەتی هێناوە. بەڵام ئێمە جوتیارەکانمان بە یەک شتۆ ئەناڵێنن ئەڵێ حکومەت بە پێی پێویست هاوکاریمان ناکە. بالفعل حکومەتدا لە قەیرانە لەم سات و کاتە ناتوانێت لەلایەنی پاراستنی ڕۆکۆ دەرمان و شتیان قڕکەریان بۆ ئامادەکە، لەلایەوە بازارەکەش خۆتان نەزانن چۆنە. حەقەت گلەی ئەوە ئەکەن کە ناتوانن شتەکانیان بەو سعرەی بۆ پێی خواستی خۆیان یعنی نرخەکەی ئەوەنگەرێکیانە نییە. بۆچی؟ چونکە لە دەرەوە هاوردەکرێ ئەوە بە حەقیقەت کاریگەری زۆر هەیە لەسەر جوتیارەکان.